فیلمی وارمەشن ساڵی 2026 فیلمێکی نوێیە لە نووسین دەرێنانی پاتریک یوزە کە فیلمێکی تابلەی تایبەت و بەچێژە کە لە ژانەری ئاکشن و زانستی خەیاڵی و هەست بزوێنە و بێگومان لەگەڵ نوانە زۆر تایبەتەکە یەکتەری سەرچیمان ئالان ریچسن کە یەکێک لە باشترین ڕۆڵەکانی خۆی دەجێڕێتن. جا بە سەرەتا پوختێک لە چیرۆکەکەتان بۆ باسکەم دواتریش دووقسە لەسەر فیلمەکە دەکەین. ئەفسەرێکی نەناسراوی سوپای ئەمریکی لە ئەفغانستان کە ئالان ریچسن ڕۆڵەکەی دەجێڕێتن دوای ئەوەی دەگاتە لای برایەکەی بۆ یارمەتیدانی کە گروپێک لە سەربازانی ئەمریکین لە شوێنە گیریان خواردووە. دوای ئەوەی کە یارمەتیان دەدات دوو براکە ڕێک دەکەون تاوەکو داواکاری پێشکەش بکەن بۆ ئەی ببن بە یەکێک لە سەربازەکانی یاخود دەستەی ڕێنجەرەکان کە بەهێزترین گروپن لە ناو سوپای ئەمریکی. لەو کاتێک خەریکی گفتوگۆنە لەسەر ئەو بابەتەیە لە نەکاو لەلایەن گروپێکی تالیبانەوە هێرشیان دەکرێتە سەر و تەواوی سەربازەکان دەمرن بە تەنیا ئەفسەرە نەناسراوەکە زیندوو دەمینێتەوە و کاتێک لە خەستەخانە بە ئاگا دێتەوە ئەو کات تێدەگات کەەوە نەیتوانێەوە براکەی ڕزگار بکات و براکەی مردووە. پاشان 2 ساڵ دواتر ئەفسەرە نەناسراوەکە ناوی خۆی تۆمار دەکات تاوەکو ببێت بە یەکێک لە دەستەی ڕێنجەرەکان. بەڵام کارەکان هەروە ئاسان نابن چونکە بۆ ئەوی ببیت بە یەکێک لە دەستەی ڕێنجەرەکان دەبێت بە تاقیکردنەوەیکی سەخت و ئالۆزدا تێبپەڕیت دەبێت بە ژمارەی هەشتاویەک لەو گروپێک کە لەژێر تاقیکردنەوەدا دەبێت جا دەست دەکەن بە تاقیکردنەوە و ڕاهێنان. سەرتا کارەکان زۆر بە ئاسانی دەستنە پێشە و لە هەموو قۆناغەکاندا سەر دەکەوێت بەڵام کاتێک دەگەنە کۆتا قۆناغ کۆتا ڕاهێنان وە گروپ دەبێت بچن لەو دارستانی کە بۆیان دیاریکراوە فڕۆکەیەکی تێکشکا و بگەڕێنەوە بەڵام کاتێک دەچنە دارستانەکە تووشی دوژمنێکی چاوەڕەوە نەکرا و بێبەزەیی دەبنەوە. ئەوان بۆ ڕانیان چوو بوون ویان دەزانێت تەنیا ڕاهێنانەکە و سەرکەون دەتوانن بگەڕێنەوە بەڵام لەنەکە خۆیان لە ناوەڕاستی جەنگێکدا دەبینەوە بەرامبەر بە دوژمنێکی زۆر بەهێز و نەبەزی و جا ئێستا هەرچێکیان کردووە دەبێت وا بکەن زیندوو بمێنەوە و بگەڕێنەوە شوێنی مانەوەیان دەتوانن سەرکەون یاخودنا دەبێت خۆتان بینەری بن و لێتانی سپۆی ناکەم چ فیلمەکە بەجددی بام و پێوەرەکشیانی بینینە جا تۆ ئەگەر حەز بە فیلمێکی ئەکشن دەکەیت حەز بە و تایپە دەکەی ئەو فیلمەڕێک بۆ تۆکراوە چووکە یەکێکە لە فیلمە زۆر باشەکان و لە هەمان کاتدا خاوەن چیرۆکەچی زۆر باشە. فیلمەکە بەگشتی بەڵام دەتوان بڵێم نیوەی یەکەمی فیلمەکە زۆر بەچێژە وا لە بینەر دەکات بۆ یەک چرکەش چاویدا نەخاتن بۆ چونکە ڕووداوەکان زۆر خێرا و لەسەر یەک ڕوو دەدەن. دەمێکە فیلمێکی ئەو تایپەم بۆ جۆرە بەچێژ نەبینیوە چیرۆک نایەب نواندن نایەب ئەکشن نایەب دیالۆگ نایە بە ئاراستەکەنی چیرۆکەکە زۆر نایەبە دیمانەکان وێنەگرتنی سینەمایی زۆر نایەبە و دەتوانم بڵێم ئەو فیلمە زۆر جوان تیشک دەخاتە سەر بابەتەکانی برایەتی بەڵێن هاوڕێتی هاوتیمی و لە لایەکترە ئەو کاریگەریانەی کە شەڕ و جەنگ لەسەر سەربازەکان دوایی تەوابوونی جەنگ بەجێ دێڵن کاریگەری زۆر خراپ و دەرونی لەسەر سەربازەکان دەبینیم بە تایبەتی کارکتەری سەرێکیمانجا ئەو فیلمە دووبارە بینەری فیلمەکی تری ئەمریکی دەبینەوە کە لەلایەک ستایشی سوپای خۆیان دەکەن کە بێکەم و کوڕین و لەلایەکی ترەوە ئەو ناشینیە دەردەخەن کە لەناو سوپای ئەمریکی هەیە بۆ نمونە یەکێک لە دیمانەکان کە کاتێک بینەری دەبیت ئەو قسەی من ڕەنگە بەبیرت بێتەوە یان ئەگەر بینەری فیلمەکە بوویت ڕێک ئێستا لە قسەی من تێدەگەی کە یەکێک لە دیمانەکان کاتێک سەربازەکان قسە لەگەڵ سەربازی ژمارە هەشتاوێک دەکەن بۆ ئەو خەڵاتە ڕێزلێنانەیە کە وەریگرتووە گوایە کاتێک برایەکەی بریندار بوو بۆ ماوەیەکی زۆر بە برینداری برایەکەی لەسەر شانی خۆی هەڵگرتووە و گەیاندێتێت تا نەخۆشخانە ئەو ڕەتیان دەداتەوە دەڵێ وانە درێە من تەنێت چەند مەترێک توانیم برایەکەم هەڵگرم و لەوەش خۆم چوم لە نەخۆشخانە بە ئاگاتمەوە ئەو کات تێگەشتم کە برایەکەم مردووە ئەوان ڕێزلێنانیان بۆ ئەو شتە بە منداوە نەوەکو پاڵەوانێک کە ئەوەش ئاماژەیە بەوەی خەڵاتە ڕێزلێنانەکان ئەوەندەی بۆ هەڵخەڵەتاندنی ئەوانی ترە ڕێزلێنان نییە لەو کەسێکە قوربانی داوە دەلەلایەکی ترەوە ئەو فیلمە ڕێک دەیەوێت ئەومان نیشامدادن و پێمان بڵێت کە سوپای ڕووسی و چینەکان چەندە لاوازن هۆتل یەکێک لە دیمانەکان کاتێک ڕوبەڕووی ئامێرەکە دەبنەوە یەکێک لە سەربازەکان کاتێک گفتەوە لەسەوەی دەکەن چێ ئامێرەکەی نردوو بۆی ئەوان لە ناو بباتن یەک لە سەربازەکان دەڵێتن ئەوە ڕووسەکان نین چونکە ئەوان بودجێکی وایان لە بەردەستدانێت تاواکووا بکەن و چینەکانیش نین چونکە ئەوان لە هەموو شتێکدا لاسایی ئێمە دەکەنەوە خۆی هەر ئەو تێ دەلالەت لەوەی کە ئامانجیانە ئەو دوو وڵاتە سوپای و دووڵاتە بەلاواز و ناشرین نیشام دەنجا دوای هەموو ئەو شتانی کە باسم کرد ئەو فیلمە دەوێت پێمان بڵێتن کە ئامانجی سەربازەکان و ئەوانەی کە فەرمان دەردەکەن یەکشت نییە دوشتی زۆر یەکتر جیاوازە کاتێک بینەی فیلمەکە دەبی لەو قسەی من تێدەگەیت جا دواترین شتی فیلمەکە بۆ من ئەوە بۆ ئەو کاتەی ئافسەری ژمارە هەشتاویەک
ئەو شتێککە نەیتوانی بۆ براکەی بکات بۆ هاوڕێکەکەی دەکات و لە مردن ڕزگاری دەکات و بە هەوڵ ماندوو بوونی خۆی دەیگەێنێتە شوێنێکی ئارام و لە ئامێرەکە دەیپارێزێتن جا بەجددی بە هەموو پێوەرێک یەکێکە لە باشترین فیلمەکان لە تایپی خۆی بێگومان تایپی ئاکشن و سوپاوهان جەنجی و ئەوشتانە بۆی ئەگەر حەز لەو تایپەیە ڕێک سێری و فیلمە بکە تایبەتی لێستا دەکە لە ماڵۆنە بۆی جەژنەوە بالەبیریشم نەچێت یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لە یەکتان پیرۆز بێتن بۆیە وەکو جێژنانی من پێتان دەڵم ئەو فیلمە لە دەستە خۆتامەدەن یەکێکە لە باشترین فیلمەکان و بە چێشترین فیلمەکان ڕێک بۆ کاتی جەژن کراوە کە کاتێکی زیاترمان لەبەردەستا بۆی بینەری یەکێک لە شتە فیلمە باشەکان بین بێگومان ئەو فیلمە یەکێکە لە بە چێشترین فیلمەکان کە من بینەری بووم ڕێک بۆ ئێوەی پێشنیار دەکەم تاوەکو لە دەستە خۆتانی مەدەنجا ئەگە بینەری بوو سەرنجی خۆت بنووسەوە ئەگە بینەریشی نەبوویت بۆتی پێشنیار دەکەم کە سێری یەکێک لە فیلمە ئەکشنە زۆر باشەکان بکەیت کە هەم خاوەنی چیرۆکێکی زۆر باشە و هەم ژنوواندنێکی زۆر باش لەلایەن ئالان ڕیچسن دەبینین بۆیە لە دەستە خۆتانی مەدەم بەگوێ ممکن جا پێشەوەی کۆتایی بە یددیوکە بینیم دووبارە جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەکتان لە تاک بە تاکەتان پیرۆز بێت و یوادارم هەموو ڕۆژێکتان هەر جەژن بێت خواتان لەگەن